یاریەکانی هەفتەی حەفدەیەمی خولی پلەیەکی کوردستان بەڕێوە چوو. بازیان لەسەر یاریگای خۆی میوانداری کۆیەی کرد. بازیان دەیویست لە نێو هەندەرانی خۆیدا سەرکەوتن تۆمار بکات. سەرەتای جێمی یەکەمی یاریەکە هەردوویانە ئاستێکی لە یەک نزیکیان هەبوو. چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. یاریزانانی یانەی بازیان پێویستیان بە 33 خولەک بوو بۆ ئەوەی گۆڵ تۆمار بکەن. ڕەهێڵ بەختیار واژۆی لەسەر گۆڵی یەکەم کرد و بازیانی بەو تاکە گۆڵە پێشخست. دوای 6 خولەکیش لە تۆمارکردنی ئەم گۆڵە هەمان یاریزان گۆڵی دووەمی بۆ بازیان تۆمار کرد. بەڵام لەلایەن یاریدەدەری ناوبژیوانەوە ئەو گۆڵە بە ئۆفساید دەژمار کرا. ئەو جێمە بەو تاکە گۆڵە و لە سوودی بازیان کۆتایی پێهات. لە جێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی هەردوویانە بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ و بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە هێرشەکانیان بۆ سەر تۆڕی گۆڵی یەکتر دەست پێ کردەوە. ژمارەیەک هەلی گۆڵکردنیان لەدەستدا. لە کۆتا خولەکەکانی یاریەکە و لە خولەکی 89دا ئەحمەد بورهان خۆی گەیاندا تۆڕی گۆڵی کۆیە و واژۆی لەسەر گۆڵی دووەم و سەرکەوتنی بازیان کرد. دوای 3 خولەک لە تۆمارکردنی ئەم گۆڵە و لە خولەکی 90 کۆدوو عەلی تاهر یاریزانی یانەی کۆیە گۆڵی یەکەمی خۆی وانەکەی تۆمار کرد. دوجار یاریەکە بە ئەنجامی 2-1 لە سوودی بازیان کۆتایی پێهاتوو. بازیان توانی سێخاڵی یاریەکە دەستەبەر بکات. ئاگەبینە باری دۆخی قۆناغەکان قۆناغی کۆتایی خولەکە هەموو یاریەکان گرنگە بۆ ئێمە. یاریەکان هەمووی گرنگە. سێخاڵی ئەم یاریەش نازانم یاریەکان دیکە چی بووە. بەڵام سێخاڵی یارە زۆر گرنگە چونکە نازانین بڕیاریەکێتی تۆی پێچەنە. ئایا 2 بەسەرەکەوێنێ، ئایا 3 بەسەرەکەوێنێ، ئایا 4 بەسەرەکەوێنێ. فەهم سێخاڵە زۆر گرنگ بوو. وەک ئاستی فەریقەش ئاسمان لەخوا بەزیاد بێ. لە دوای یاری چوارقڕنەوە ئاسمان بەرەو باشبوونە چیە لەخوا بەزیاد بێ. زۆر ڕازیم لە یارزانەکان. بۆ یاری ئەم ڕۆژمان بەرامبەر یانەی بازیان یانەی بازان یانەیەکی باشە. خۆمان ئامادە کرد بوو یارێکی باشمان ئەنجامدا. ئەوەندی تواناماندا هەبوو بتوان بیبینەوە. بەزیتی دیارە قسمەت نەبووە. ئەوە پیرۆزبای لە یانەی بازیانش دەکەم. ئێمە چێبڕکێمان لەسەر ئەوە بوو وەکو یانەی کۆیە و لەگەڵ یانەی سلێمانی یانەی هەڵەبجە کە دانەبەزین بۆ خولی پلە دوو. ئەم یاریشمان گەڕایەوە بۆ کۆتا یاری خۆل لەگەڵ یانەی قەڵازە یاریمان هەیە. بەم ئەنجامە و لە ئێستادا بازیان خاوەنی 31 خاڵە و لە پلەی چوارەمی یانە پلەیەکەکانی کوردستاندا ماوەتەوە. یانەی کۆیەش بە تەنها 11 خاڵەوە پلەی نوێمی یانە پلەیەکەکانی کوردستانی گرتووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام قەزای بازیان